ڕاگەاندنی دەبیرخانەی کومیتەی ناوەندی کۆمەڵە. بەم جۆرە ئاگادارتان دەکەین کە ڕۆژی چوارشەممە 9 مانگی خاکەلێوە شاندێکی کومیتەی ناوەندی کۆمەڵە بە سەرپەرستی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە سکرتێری کۆمەڵە لەگەڵ شاندێکی حیزبی دموکراتی کوردستانی ئێران بە سەرپەرستی بەڕێز کاک مستەفا هیجری بەرپرسی ناوەندی بەڕێوەبەری حیزبی دموکراتی کوردستانی ئێران کۆبوونەوە. ئەم دیدارە لە کەشوهەوایەکی دۆستانەدا لە مەقەڕی حیزبی دموکرات بەڕێوە چوو. سەرەتا لەسەر بارودۆخی سیاسی ئێستای ئێران، کوردستان و ناوچەکە ئاڵوگۆڕی بیرروڕاکرا. ڕاو بۆ چوونە سیاسیەکان لە یەک نزیک بوون. تەوەری سەرەکی باسەکان شۆڕشی ژینە، دەستکەوت و کاریگەریەکانی تا ئێستای ئەو شۆڕشە، ڕێکارەکان بۆ نەقشەمەندترکردن و بەهێزترکردنی لە داهاتوودا بوو. هەردوولا لەسەر پێویستی پتەوترکردنی هاوخەباتی نێوان کۆمەڵانی خەڵکی کوردستان لەگەڵ خەباتی شۆڕشگێڕانە لە هەموو بەشەکانی ئێران پێداگریان کردو لایەن وابوو کە ئەو هاوخەباتیە سەرڕاستترین ڕێگایە تەنانەت بۆ دەستەبەرکردنی مافە نەتەوایەتیەکانی خەڵکی کورد لە ئێران. لە درێژەی دیدارەکەدا هەردوو لە هاوکاری و هاوهەئەنگی تا ئێستای ناوەندی هاوکاری و کۆمەڵایان لە پەیوەند لەگەڵ پرسە کوردستانیەکان بە ئەرێنی هەڵسەنگاند و لەسەر پێویستی پەرەپێدان و پتەوترکردنی پەیوەندیەکانی نێوان حیزبی دموکرات و کۆمەڵە لە پێناوی بەرژەوەندیە باڵاکانی خەڵکی کوردستان پێداگریان کرد. بارودۆخێکی هاوبەش کە هەردوولا لە هەرێمی کوردستان لەگەڵی بەرەوڕوون دوایین بەشی گفتوگۆکان بوو. هەڵوێست و ڕێکارەکانی هەردوولا سەبارەت بەم بابەتە وەکو یەک وابوو. لە کۆتاییدا هەردوولا تاکیدیان کرد کە ئەم دیدارانە بە شێوەیەکی ئامانجدار لە داهاتوودا بەردەوام بێت. دەبیرخانەی کومیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران دەی خاکەلێوەی 1402 هەتاوی بەرابەرە لەگەڵ 30 مارسی 2023 زاینی.